پارتی و یەکێتی ئەو دوو هێزەی تا نزیک نەبنەوە لە نقمبوون باسی یەکڕێزی و تەبایی ناوخۆیی ناکەن و هەمیشە دوو هێزی خۆ بە گەورەزان بوون بەرامبەر حیزبەکانی دیکە. بەڵام کاتێک دۆخەکە نزیک دەبێتەوە لەوەی لە دەستیان دەربچێت پەنا بۆ لایەنەکانی دیکە دەبن و داوای هاوکاریان لێ دەکەن. ئەم دوو حیزبە لەوەتەی هەن بەم جۆرە سیاسەت دەکەن، لە کاتی شوێنەیەی گوێ لە هۆشداریەکان ناگرن و لە تنگانەیشدا داوای هاوکاری دەکەن. ئەو پەرتەوازەیە کە لە ناوماڵی کووردا هەیە هەر لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا هەردوو حیزبی حکومڕانی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی دروستیان کردووە لە پێناوی پارێزگاریکردن لە بەرژەوەندە کەسی و حیزبی و بنەماڵەیەکانی خۆیاندا و لە کاتی تنگانەدا کە تینیان بۆ دێت و پەنا دەبەنە بەر حیزب و لایەنە سیاسیەکانی تر ئەمە تەنها شتێکی ڕۆتینیە. بۆ چونکە لە ئەساسە باری لارێک کە من دروستم نەکرد بێت من بەرپرس نیم لە ڕێکردنەوەی ئەو بارە لارە لە کاتێکدا من لە ئەساسە بەشێک نەبووم لەو بارە لارەی لە کۆمەڵگەکەدا کە دروست بووە کە لە ڕاستیە هەموو ئەو ناڕێکی و ناتەبایی و لێک تێنەگەیشتن و پەرتەوازەی ناوماڵی کورد و شپرزیەی کە هەیە هەردوو حیزبی حکومڕان لێ بەرپرسیارن. زۆر جار ئەم دوو حیزبە کاتێک نزیک دەبنەوە لە لێواری شکست هێلکەکە لەسەری یەکدی دەشکێنن بۆ ئەوەی خۆیان لە بەرپرسیارەتی بدزنەوە تۆمەت بۆ یەکتر دادەتاشن. هیچ کاتێک ئامادە نیندان بە هەڵەکانیاندا بنێن و کاتێکیش قەباری ڕاستەقینیان دەردەکەوێت کە گڵۆڵەیان دەکەوێتە لێژیەوە. گرفتێک لە نێوان تاری کوردیە بووە ئەویش لێکترازان و یەکنەبوونیانە تا ئەو حادەی کە گەیشتونەتە لێواری لە ناوچوون یان گەیشتونەتە لێواری ترسەوە دەستیان نەبردوێتەوە بۆ یەکبوونی ئەم هێزانە. ئەو حاڵە و حاڵەتی کە بۆیان دروستە بێت کە لە لێواری ترسان اینجا بەهای هێزی خۆیان نەزانن کە پێکەوە بن، چونکە لە لێواری ترساییتر هێزە تاکەکان وردە وردە لاوااسترە بن ناتوانن بەرگریە و هێرشە بکەن لە سەریانە پەنا بۆ یەکدەستیە بنەوە. بەڵام ئەگەر پێشەم حاڵەتە هەمان منەت لەسەر یەکتری هەبێ و هەمان یەکدەستی هەبێ هەمیشە هێزەکە ئەمێنێتەوە سە ناگەیتە تۆ کەناری ترسەوە بەڵکو لە هێز ئامێنی تۆ ترۆقیەکەی. حیزبەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بەتایبەت ئیسلامیەکان هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون چاکسازی بکرێت و خزمەتی چین و توێژەکان بکرێت، یەکڕێزی ناوماڵی کورد پارێزگاری لێ بکرێت، بەڵام گوێ بە هۆشداریەکان نادرێت تا کار دەگاتە ئەوەی ڕوبەڕووی هەرەس دەبنەوە. بەڵام هەر کاتێک بە سەلامەتی لە ئاوەکەدا ڕزگار دەکرێن بیریان دەچێتەوە چ دەستانێک ڕزگاریان کردوون. لە کۆتاییشدا ڕەنگە کاتی ئەوە هاتبێت دەستەکان بە خۆیان دابشتەوە و هەمیشە ئامادە نەبن بۆ ڕزگارکردنیان و پەن لە ڕابردوو وەربگرن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.